لەگەڵ ساردبوونی کەشوهەوا لە وەرزی زستاندا دیوەخانی گەرمیانیەکان بە دانیشتنی بە کۆمەڵ و کوتانی کونجی خورما گەرم دەکرێتەوە. پیاوە بە ساڵاتچۆکان بەدەم گێڕانەوەی بەسەراتە کۆنەکانەوە چاوەڕێی بازووی گەنجەکان دەکەن کونجی و خورماکە بکوتن. ئەمە لە مێژەوە هەر بووە، ئەم ئیسیباڵە بووە لە دیوەخانەکان و لە ناو هەموو لادیەکان و لە لادیەکان شواتە بۆ شار و ئەمە هەر بووە لە ئەوەی بە بیرەوەی باو باپیرمان باسی کردێ ئێمەش خۆشحاڵین هەر ئەم شتە زنەکەین و ئەمە چەند ساڵێکە لە گەرمیانە ئەمە باوی هەیە، دوور لە تەلەڤیزیۆن، دوور لە سیاسە، دوور لە شتیوا هەر قەوماتی و دۆسەواتی و ئەم بەڕاستی شتێکی خۆش. شەوچرەی گەرمیان بۆیە بە زمسانێکن زمسان یەکەم ساردە، دووەمینیش شەو درێژە، ینی بەم شێوە بەسەریە بین. بۆ کوتانی کونج و خورماکە ئەوەی لەوێ دانیشتووە هەر جارە و یەکێک دەیکوتێت، گرنگە ئەو کەسەی دەیکوتێت بەهێز بێت بۆ ئەوەی کونج و خورماکە باشتر تێکەڵ ببێت. پێشتر دیارە کراوە، بەڵام بەبووە لە سەردەمی من ئەوەی کە بە فکرم بێ و یعنی فەهم هەبێ ئەمە تقریبا 4-5 ساڵێکە زیاتر خەڵک ئاوەها حەزی لەم کونجی و خورمایەوە و زیاتر خەڵکو ئەون و ئیشی لەسەرەکەن بەڕاستی. یادی باوباپیرۆن زینی کەینەوە خۆشحاڵیش دەبین مەمجلیسە و جاران کڵاوێنیان دەکرد، یاریتیان دەکرد، بەڵام ئێمە بەس هەر کونجی خورماکەمان پێکرێت. زمسانی شەواری درێژە خۆ دەزانی هەرەوە نەماتوانێت هەرماوەی جارێ لە ماڵێکە ئەیکەین، ئیتر کۆمەڵی خزبین هەر شەوی لە هەر هەفتەیە 2 هەفتە جارێ لە ماڵێکە ئەمە دروستەکەین، بە تایبەتی لە مانگی 1 و 2 زمسانە شەوار درێژە. مانگ 1 مانگ 2 هەتا مانگ 3-5 مانگ لە ناوچەی گەرمیان ئەم کونجی خورما باوە، یعنی لە سێ من وەگو هاوڕێتی لە هاوڕێم زۆر لەگەڵێکە کونجی خورماکەین. ئیسا خۆ زانی تەکنۆلۆژیا وای کردە خەڵکێکی زۆر هەیە خەڵکی فەیسبووکە. گەرمیانیەکان لەگەڵ کونج و خورما مێژوویەکی کۆنیانەیە. ئێستاش لە ناوچەیەکی زۆری گەرمیان ئەو کەلتورە زیندوو کراوەتەوە بە شێوەیەک تا درنگانێکی شەو ئەو شەوچەرەیە بەردەوام دەبێت و دواتر هەر کەسە و بەشی خۆی لە کونج و خورماکە دەباتەوە. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.